ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە راپۆرتێکدا ئاماژەی بۆ کردووە بەشێک لەوانەی لەلایەن هێزەکانی پاراستنەوە دەستگیر کراون تا چەند مانجێک بێسەر و شوێن بوون. دەشڵێت جێچەڵ و هەڕەشە لە کەسوکاری دەستگیرکراوانی بادینان کراوە. ڕێکخراوە نێودەوڵەتەکە لە نێوان مانگەکانی شوبات و ئایاری ساڵی 2021 چاوپێکەوتنی لەگەڵ قوربانیان و ئەندامانی خێزانی کەسە دەستگیرکراوەکان و پارێزەران و کارمەندانی مافی مرۆڤ و ڕۆژنامەنووسان لە هەرێم ئەنجام داوە. چاوی خشاندووە بە پڕاوەکانی دادگادا، لە نێوانیاندا فەرمانی دەستگیرکردن و بڕیاری دادگا. ئاشکرای کردووە کەیسی 14 دەستگیرکراوی بادینانمان تۆمار کرد کە لە 3 ڕۆژنامەوان و 11 چالاکوانی سیاسی و کۆمەڵی مەدەنی پێکهاتەبوون کە هەمویان لە نێوان مانگەکانی ئاب و تشرینی یەکەمی ساڵی 2020 دەستگیر کرابوون. دەرکەوت لە هەموو کەیسەکاندا ئاسایش، ئاژانسی سەرشی ئاسایش و هەواڵگری هەرێم، هەروەها هێزەکانی پاراستن، ئاژانسی هەواڵگری پارتی بە شێوەیەکی هەڕەمەکی خەڵکیان دەستگیر کردووە و لە 6 کەیسدا بێسەر و شوێنیان کردن. ئەوەش هاتووە جێچەڵ و هەڕەشە لە کەسوکاری دەستگیرکراوانی بادینان کراوە و 4 حاڵەتی ترساندنی ئەندامانی خێزانی ئەو کەسانەیان تۆمار کردووە کە دەست بەسەرن یاخود خۆیان ون کردووە تێیدا بەهۆی دەستگیرکردن یان هەڕەشەی زارەکی. لەبارەی دەستگیرکردنی هەڕەمەکی و پێشێلکاری دەستگیرکراوان لە بادینان و هەولێر راپۆرتەکە ئەوەی ئاشکرا کردووە. ئەو 4 کەیسی کە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی تۆماری کردووە هێزەکانی ئاسایشی پارتی ئەو کەسانیان لە ماڵەوە یاخود لە شوێنی کار دەستگیر کردووە بەبێ فەرمانی دەستگیرکردن یان هەر پەیوەندیەکی ڕەسمی کە هۆکاری دەستگیرکردنەکە ڕوون بکاتەوە.